دەستان لە ملیە یەکتر کردووە هەردووتان بەیەکەوە دەچن؟ لا والله احنا دايكما دایکتە؟ اي والله توش سەفەری مالی خوات کردووە دایک؟ انا حجي كده عمرش كده حجي عمرم كده سوش تاقەت نەما ئەگەر نا حەزت لێ جارێکی دیکەش بچی والله حزم لي بياوا اخوي حزم لك باشە لە کێوە ناوی خۆت نووسیوە والله من نوم نزول نسمكم نوم ناتو باشە ئەو ساڵ ناوت گەڕایتەوە دڵخۆش نوم نقلا ناو اقلب قلاوة ناو قدام ناوەکەی خۆی دایک باشە لەگە بووکەکەت دەڕۆی و دڵشت خۆشە کە سەفەری مالی خوات دەکەی الحمد لله باشە نشقي جاوب او برا ماسك البيت ايوه ئەو خزم و کەست هەموو لەگەڵ هاتووە الحمد لله أمتي محمد دوعای سل و گەلی کوردەکەی لۆ خزم و کەسد و منداڵەکانتان هو تزمي أمتي محمد دعاء ساقة الشعب دعاء ساكان دلت بۆی پڕە ئەمی لێ دەخۆی کە لێ دوور دەکەویتەوە یانە ما دابتي وادە بچیتە ماڵی خوا کێشەنیە ها نعم على صعب الحمد لله الشباب قسمت أمتي محمد